ئێستا هەموو چاوەکان لەسەر ڤەنزوێلان، ئەو وڵاتەی کە لەلایەن ئەمریکاوە هێرشی کرایە سەر و سەرۆکەکەیان دەستگیر کرا. ئەمڕۆ باسێک لە کولتور و فەرهەنگی ئەو وڵاتەتان بۆ دەکەم. ڤەنزوێلا دەکەوێتە باکووری کیشوەری ئەمریکای باشوور و خاوەنی میراتێکی کولتوری دەوڵەمەند و هەمەجۆرە. دابوو نەریتەکانی ئەم وڵاتە ئاوێتەیەک لە ڕەسەنایەتی نەتەوە ڕەسەنەکان و کاریگەریە ئەوروپیەکان و ڕەگ و ڕیشەی ئەفریقیەکانە. لێرەدا تیشک دەخەینە سەر گرنگترین جونگەکانی ژیانی کۆمەڵایەتی و نەریتە باوەکانی ئەم وڵاتە. یەکەم، میوزیک و سەمای جەماوەریە. میوزیک ناسنامەی گەلی ڤەنزوێلایە. سەمای جۆربا وەک سەمای نیشتیمانی ناسراوە. جگە لە باڵادەستی سەمای ساڵسا و مێرینگێ لە ئاهەنگەکاندا کە گوزارش لە تێکەڵاویە نەژادیەکان دەکەن. دووەم، فێستیڤاڵ و کەرنەڤاڵەکان کە خەڵکی ڤەنزوێلا عاشقی ئاهەنگن. کەرنەڤاڵ بەلای ئەوانەوە گەورەترین بۆنەیە کە تێیدا شەقامەکان بە پۆشاکی ڕەنگاوڕەنگ و نمایشی مۆسیقا دەڕازێنرێتەوە و سەرنجی گەشتیارانی جیهان ڕادەکێشن. باسێکی خواردنی تایبەتی ڤەنزوێلیش دەکەین بۆتان. خواردنی ئەریپا ناودارترین خواردنە کە لە ئاردی گەنمەشامی دروست دەکرێت و بە گۆشت یاخود پەنیر پڕ دەکرێتەوە. هەروەها خواردنی هالاکاس پێکەیەکی تایبەتی لە بۆنە و جژنەکاندا هەیە. لەبارەی پۆشاکیشەوە، پۆشاکی ڕەسەن لە بۆنە نیشتیمانیەکاندا ژنان جلوبەرگی درێژی ڕەنگاوڕەنگ و ڕازاوە بە نەخشی گوڵ و کاری دەستی دەپۆشن کە وەک نیشانەیەک بۆ شانازیکردن بە ناسنامەی کولتوری و جوانی وڵاتەکاندا دەندرێت. لەبارەی بۆنە ئاینیەکانیشەوە، ئاین بەشێکی گرنگی ژیانیانە و بۆنەکانی وەک کریسمس و جژنی قیامەت تەنها ڕێوڕسمی ئاینی نین، بەڵکو دەبنە دەرفەتێک بۆ کۆبوونەوەی خێزانی کە خواردنی بە کۆمەڵە و گوتنی سرودە میلیەکان تێیدا بەڕێوە دەچێت. باسی شتێکی دیکەی ڤەنزوێلاشتان بۆ دەکەین کە ئەوێ تەنیا وڵاتی نەوت نییە، بەڵکو مۆزەخانەیەکی کراوەی سروشت و مێژووە. لێرەدا دیارترین ئەو شوێنانە دەخەینە ڕوو کە هەموو جیهان سەرسام دەکەن. یەکەم شوێن تاڤگەکانی ئەنخێلە کە لە بەرزترین تاڤگەکانی جیهان و 979 مەتر بەرزە و دەکەوێتە ناو پارکی کانیما. گەشتیاران لە ڕێگەی بەلەم و ڕووباری کاراوە دەگەنە بناری ئەم شاکارە سروشتیە. هەروەها پارکی نیشتیمانی کانیما لەسەر لیستی یونسکۆ بە شاخە تەختەکانی تیوبی و دەریاچە جادوویەکان ناسراوە. ڕووبارەکەی 30,000 کیلۆمەتر چوارگۆشەیە و سروشتێکی ئەفسانەی هەیە. جگەلەوەش کۆمەڵە دوورگەی لۆز ڕۆکیۆس کە زیاتر لە 350 دوورگەی بچووک لەخۆ دەگرێت، بە ئاوی ڕوون و لمی سپی و شەپۆلە مەرجانیەکان ناوبانگی دەرکردووە. ناوەندەکەی دوورگەی گران ڕۆکیە کە خانووە ڕەنگاوڕەنگەکانی سەرنجڕاکێشن. ڤەنزوێلاکان خاوەنی پانتیۆنی نیشتیمانین کە مۆنومێنتێکی مێژوویە و گۆڕی گەورە پیاوانی وەک سیمۆن بۆلیڤاری تێدایە. تەلاشسازیەکەی تێکەڵێکە لە کلاسیک و گۆتیک و بە تابلۆ و پەیکەری شکۆدا ڕازاوەتەوە. هەروەها پارکی مەیدانۆس کۆرۆ ناوچێکی بیابانیە بە گردەلمیەکان کە بەرزیان دەگاتە 40 مەتر، بای ناوچەکە بەردەوام بە شێوەیەکی ئەم گەردانە دەگۆڕێت و دیمەنێکی جوڵاو و سیحراوی دەبەخشێت.